مسلمان عزیزەکان هەر ئێستا شەبە 2019ەوە خەڵک بەناو دینەکەی محەممەدەوە من و تۆ دەکوژێ با ئێمە کەمێ کراوەتر بین کەمێ مێشکمان بکەینەوە بە عالم بە دنیا بناسێنین بڵێین ئێمەش مسلمانین ئێمەش شوێنکەوتووی محەممەدین ئێمەش محەممەدمان خۆشەوێ مەمان کوژن لە ناومان مەبن سورەتی قورئانتر بە سلمانە مەخوێنن ئەی نابێ بڵێین ئەی خۆشەویستی محەممەد لە دڵمانە بێ نابێ دەری بڕین ئەی چۆن دەرێ بڕی چۆن خۆشەویستی ئەو محەممەدە دەردە بڕی یعنی بە سنەتێ بە دوو سنەت تەواو سێرم پیاو چاکانەکە سێریان کە چیان کردو بۆ ڕەسوول الله صلی الله عليه وسلم لەمە زیاتر سەحابە نەیە لە ئاوی مبارەکی پێغەمبەر بدا لە زەوی کاتێ پێغەمبەری خوا دەستنوێژێگرت سەحابە چون لەژێر دەستی مبارەکی رسول الله لا دەستیان دەگردەوە بۆی ئاوەکەی نەدا لە زەوی ئاوەکەیان نەساوێ سەریانە گیانیانە ئەیا ئەوەندە ئاوی پێغەمبەری خوا مبارەکە بۆی ئازیزان و خۆشەویستان ئێمە زۆر دوورین لەو سنەتە بەڕاستی زۆر دوورین ئێمە خۆمان لەی سنەتە جێبەجێەکەین چی دەکەین ئێمە 4 کات نوێژ ساڵێک 30 ڕۆژ و حەجێک ئەگەر بکەین ئەگەر بتوانین ئەگەر دڵمان بێ ئەمرەیەک دەکەین غێری ئێمە چی دەکەین سێرە و پیاوچاکانەکەن ژیانیان لە پێناوی پێغەمبەردا بووە سێ سەحابەکەن سێ تابعیکەن کای ئێمە لەکوێ ئەوان لەکوێ خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەبێ زیاتر بێ ئیمانداران هەر بەدەم نەبێ ئەبێ بەدڵ بێ ئەبێ دڵت کاتی ئەو پێغەمبەرە ناوی دێنێ کاتی ئەو پێغەمبەرە باسی دەکرێ کاتی ئەو پێغەمبەرە لە شوێنێک ناوی دێ ئەبێ تۆ جیاوازتر بی چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کەسێکە خوا خۆشیگەرەکە کەسێکە خوا دیڤاعی لێکە کەسێکە هەموو ئاسمان لەگەڵایەتی ئەگە تەماشای پێغەمبەری نازدار بکەین شتی زۆرە بەڵام لەوێ کاتەکەمان دەرفەت نادا ئەو پێغەمبەرە 3 ڕۆژ و 3 شەو لە ماڵی ئاگر نەکراوەتەوە بەڵام دگە دینارێ زەکاتی وەرنەگردووە دینارێکی وەرنەگردووە زەکات ئامادە بووە لە برسا بەرد بووە سەتێ زگی بەڵام سێرەکەی لە پاڵیدا زەکاتی وەرنەگردووە ئەو پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم مسلمان عزیزەکان قسەکردن بە ناوی زۆر زەحمەتە چونکە درۆکردن بە ناو پێغەمبەرە زۆر خەتەرە ئازیزان خۆشەویستان شتێک نەدەین خۆمان نەدەین لە شتێک کەوا لە قابلێتی ئێمەدا نییە چونکە خەتەرە ئەگە تەماشای پێغەمبەری خواشکەین عەلەیهی سەڵات وەسەلام ئیمانداران بچینە قیامەت